هەروەک ئاشکرایە لە ئێستادا هێرش و داگیرکاریەک هەیە لەسەر گەلی ئێمە لە ڕۆژاوای کوردستان. بۆ ئەمەش بانگەوازی سەفەربەری کراوە لە تەواوی گەنجان لە هەر چوار پارچەی کوردستان. ئێمەش وەک گەنجانی باشووری کوردستان بەدەم بانگەوازی سەفەربەریەوە چوین و بڕیارماندا هەمومان بەری خۆمان بدەینە ڕۆژاوای کوردستان بۆ بەرگریکردن لە خاکی پیرۆزی ڕۆژاوای کوردستان کە بە خوێنی زیاتر لە 11,000 شەهید دەستکەوتی گەلی ئێمە لە ڕۆژاوای کوردستان هاتۆتە دی. ئێمەش وەک گەنجانی باشووری کوردستان وەک بەرپرسیارەتێکی مێژووی وەک ئەرکێکی ئەخلاقی و نەتەوەیی هەر ئەرکە بکەوێتە سەر شانمان ئامادەی پێکی بێنین و لە ڕۆژاوای کوردستان بەرگری لەگەل و خاشی خۆمان بکەین. لە هیچ بارودۆخێکدا ئێمە گەلی خۆمان لە ڕۆژاوای کوردستان تەنیا بەجێ نایڵ. ئەو ئەرکە ئەخلاقیە ئەو ئەرکە نەتەوە و نیشتیمانیەی کە ئەکەوێتە سەر شانێمەوە گەنجی باشووری کوردستان ئێمە ئامادەی پێکی بێنین. بۆ ئەمەش داوا لە تەواوی گەنجانەکەین لە هەر چوار پارچەی کوردستان تایبەت لە باشووری کوردستان هەمویان سەفەربەر بن بە ڕوحیەتی سەفەربەری کۆبانێ بەشداری لە سەفەربەری ڕۆژاوادا بکەن بەشداری لە بەرخۆدانی پیرۆزی ڕۆژاوادا بکەن بەشداری لە سەرکەوتنی ڕۆژاوادا بکەن چون ئێمە دڵنیاین بە ئیرادەی شەرڤانانی ئێمە بە ئیرادەی گەلی ئێمە لە ڕۆژاوای کوردستان مسۆگەر ئێمە لە ڕۆژاوای کوردستان سەرەکەوی و بۆ ئەمەش داواکاری ئێمە هەیە لە تەواوی گەنجانی باشووری کوردستان بە ڕوحیەتی کۆبانێ باشداری لە سەفەربەری ڕۆژاوای کوردستان